لە یەکێک لە بەهێزترین یاریەکانی ئەم هەفتەی خولی نایبی کوردستان و دوای یاری هەفتەکە لە کەشێکی سارد و باراناوی پێشمەرگەی هەولێر لەسەر یاریگای دووەم یانی هەولێر میوانداری نەورۆزی کرد. یاریەکە بەهۆی بارینی بەفرێکی زۆرەوە لە پیرمامەوە ڕۆژێک دواخرا بوو، گواسترایەوە هەولێریش. لە سەرەتاوە نەورۆزی میوان باشتر دەردەکەوت، ئامانجی گۆڵێکی خێرای هەبوو. پێشمەرگەی هەولێر وەڵامی دەدایەوە، هەوڵەکانی گۆڵ تۆمارکردن بەردەوامی هەبوو، یاریزانان دەرفەتەکانیان لەدەست دەدا. لە خولەکی 37 لە پاسێکی زێڕینی دانا عوسمان عەبدوڵڵا سەربەز بربەست یەکسانی شکاند و پێشمەرگەی هەولێری پێشخست. خۆشیەکانی زەردپۆشان تەنها 4 خولەکی خایاند و لە ئەنجامی هەڵەیەکی هێڵی بەرگری پێشمەرگە نەورۆز لە ڕێگەی هێمن فەرەجی گۆڵکاریەوە ئەنجامەکەی یەکسان کردەوە. نیوەی دووەم دەستی پێکرد، تەنها 2 خولەک تێپەڕی دیلمان ڕۆکان ئەسیستێکی نایەبی بۆ هێمنی هاوڕێی کرد و ئەویش گۆڵی دووەمی خۆی و نەورۆزی تۆمار کرد و یانەکەی پێشخست. دانا عوسمان خەریک بوو ئەنجامەکە یەکسام کاتەوە، ستون بووە بربەست. شادومان سەباحی یاریزانی نوێی نەورۆز لە یەکەم یاری خۆی بە درێسی یانە سوود پۆشەکەوە ئەسیستێکی بۆ هێمن فەرەج کرد و ئەویش بە شێوازێکی هونەری جوان هاتریکی خۆی لە یاریەکە تۆمار کرد. لە کاتێکدا پێشمەرگە هەوڵی کەمکردنەوەی جیاوازەکەی دەدا، ئاری ئەنوەر بەدوو لێدان خەریک بوو جیاوازەکە زیاتر بکات. لە خولەکی 87 ئەژی ئومێد تۆپێکی ئاراستەی گۆڵی نەورۆز کرد، دانا عوسمان سوودی لێوەرگرت و گۆڵی دووەمی بۆ پێشمەرگەی هەولێر تۆمار کرد. هەرچەندە جیاوازێکە بووە تەنها گۆڵێک، بەڵام کات ڕێگەی نەدا پێشمەرگە بە گۆڵ یەکسانی بگات و یاری بە سوودی نەورۆز بە کۆتا هات. ڕاستە سەرەتا بەشداریمان کرد بوومێنەوە، بەڵام لە قۆناغیەکەم خاڵی باشمان دەستنا بە سێم کۆتاییمان پێنا ئەم بردنەوە بۆ ئێمە نزیک بووینەوە لە پێشەوەی ڕیزبەندی ئێمە ئەتوان بڵێم هاتوونێتە شێبڕجەر سەر نازناوەکەکەی. یارێکی زۆر باشمان کرد، نایشارمەری ئێمە بۆ هاتوین وەکو چۆنەڵی تازە ئێمە لە مەنافەساین شتێکمان نێبی دۆڕین بەڕاستی بۆ بردنەوە هاتبووین لەخوا وەزێ بەدەستی شاد توان بڵێم چی لە ڕووی ئاستەوە چی لە ڕووی ئەنجامەوە باوەشمان لەبیر نەچێتی پێشمەرگە یەکێک بە هەر ڕێکخراوەکان چی لە ڕووی تەکتیکەوە بەڕاستی توان بڵێم تیبێکە چی لە ڕووی یاریزانی فەردیەوە تیبێکی ڕێکخراوە توانیمە ئەو بەربەستانێک کە هەبوو لە تیبی پێشمەرگە بیبڕین هەل دروستکردن کە توان بڵێم یەکێک بوو لەو یارانێک ئێمە زۆرترین هەلمان دروست کرد. دەکرێت برێ ئەو ڕوخەتی دیفاعمان زۆر باش نەبوو، بەڵام وەکو یاریەک بە شێوەیەکی گشتی یاریی خۆش بوو، هەرسەڕ ئەوەی کە جەوەکی زۆر سار بوو، بەڵام 5 گۆڵ لە گەمەرکی لە خولی کوردستان دەلالەتیەوە یاریی دەکرێن برێم 20 دقیقە ئاخیر نەبی ئەگەر بە هەردوو فەریق بە شێوەیەکی کراوە یاریمان کرد چێ وەکو پێشمەرگە چ وەکو نەورۆزیش دەتوانم بڵێم نەورۆز 5 فرسەی بۆ ڕێکەت 3 گۆڵ کە دەتوانم بڵێم ئێمەش ئەگە بە ئەجزاکانی تەجزیە بکەینەوە فرسەکان دەکرێت 7 فرسەمان هەبوو تەنها 2 گۆڵ لێمان تۆمارمان کرد. بەم شێوەیە نەورۆز 3 خاڵی گرنگی دەستەبەر کرد و بە 26 خاڵ هاتە خانی سێم، پێشمەرگەی هەولێریش بە 20 خاڵ پاشەکشەی کرد بۆ خانەی حەوتەم. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.